کیژۆڵەی چاوڕەش و جوان چەندە نەرمونیانی بە چاوی ڕەشتا دیارە کە خەڵکی کوردستانی کیژۆڵەی چاوڕەش و جوان چەندە نەرمونیانی بە چاوی ڕەشتا دیارە کە خەڵکی کوردستانی. کوردێکی پەناهەندە بە ناوی دارا مەحموود لە نەرویج بەهۆی دوورە وڵاتی لە بارودۆخێکی دەرونی سەختدا دەژیا. بۆیە لەم ناوچەیە ڕۆژانە سەردانی پارک دەکات بۆ کوژانەوەی ئاگری دڵی کە لە غوربەتدا هەڵگیرساوە. دارا لە پارکێکدا چەند جارێک چاوی بە کچێکی چاوڕەش دەکەوێت، هەز بەوە دەکات ئەم کچاوەر و پینیە و کووردە، بەڵام بوێری ئەوەی نییە لێی بپرسێت. تا ئەوەی ڕۆژێک لە ماڵەوە پێنووسەکەی دەگرێتە دەست و بە شعر بوێری پرسیارکردن بەخۆی دەدات و لە ڕێگەی شعرەوە دەڵێت خەڵکی کام شار و گوندی ماڵتان لەکوێیە؟ خەڵکی کام شار و گوندی ماڵتان لەکوێیە؟ بۆنی بارانە بۆنی لێرگێزت پێیە. سەرنجام کچەکە خەڵکی مەهاباد دەردەچێت و ئەم شعرش دەبێتە هۆی ئەوەی هەردووکیان هاوسەرگیری بکەن. تا دوای چەند ساڵێک دارا مەحموود و هاوسەرەکەی دەچنە مەهاباد و لەوێ سەردانی تۆمارگای عەزیز شارۆخی دەکەن و چیرۆکی خۆیانی بۆ دەگێڕنەوە و شعرەکەی پێشکەش دەکەن. عەزیز شارۆخیش دەیکات بە گۆرانی.